سڵاوتان لێبێت ئەمە کاکەلاسە لاس پێشڕە و پێشتە دوو دانوانبۆڵ کێشاوە وەک لەوێنەکەی بینن. کێشەیەمدا هەڵکێشانە ئەوەیە کە پاشەوە دانەکانی خوارە بێتەوە. جا بۆی دانەکانی خوار نەبێتەوە ئێستامان هێناوەکە پێڵێن ڕاگیرکەری بۆشایی سپیس مینتینە بۆ بەکارەهێنرێت کە ئەو بۆشاییمان بۆ پارێزێت بۆی کە لە درەنجامی هەڵکێشانی دانەشیرەکە دروست بۆی دانەکان جووت نەبوو دانە هەمیشەیەکە بە خوارینێت و بۆشایەکەی بۆ پارێزرێ. ئەمەی کە بەکارین تەکنیکیشی عالەمیە و ستاندەردێکی عالەمیە. دەم کەرە کوڕی خۆم وەک تێبینیەکەن کارەکە زۆر خێرایە، هیچ کاتێکی ناوێ، مناڵەکەشمان ماشەڵڵا ئازایە کاکەلاس. پاشەوەی کە دای ئەنین ئەو سپیس مینتینەرەکە بەهۆی دەرمانێکی تایبەتەوە دەرمانەکە ئەو ئامێرە لە جێگەکەی خوار ڕاگرێ. دەم کەرە کوڕی خۆم وەک پێمان وتن ئەمەی کە بەکارهێنین ستاندەردێکی عالەمی هەیە و هەمووی بە حسابات بەسوپاسەوە خات و گۆڤار کە لەگەڵمان کارەکات پەرستارە و بۆی دروستکردووی. گرنگترین پایان لەم کارە ئەوەیە کە هێشتنەوەی دانی شیری لە ناودەمی مناڵەکانتانە دەکرێت کێشە بۆ دروست بکات، بەڵام هەڵکێشانەکەی بۆ ڕزگارکردنی دەمودان و ژیانی مناڵەکەشە. دەمدا خەمامە؟ ئازاریە بوو؟ دەمکەرە پاڵەوان؟ دەمکەرەوە؟ یاڵا دەی لایکیشان بۆ بکە. ڕێز و حورمەتی تۆڵگور ساڵح جاف و کاکەلاس پێشڕە و لە شاری سلێمانی.